هەمووچیا بۆ سەرچاکردن ئەمانە بە حەقیقەت جیاوازی جینایەتی دەرەخات لەبەرەوە ئەوان ئەبێ وەکو من بژین ئەم جارە من مردن پێ باشترە ئەبێ ئەوان وەکو من مردنیا پێ باشتر بێت بەژێر دەستەی بەڵام ئەگەر ئەوان بەو پەڕی خۆشگوزەرانی و ڕەفات بژین من بۆچی ئەوە بکەم بە حەقیقەت ئەوانە بێ خۆیان چاکەن ئەم جارە منی خۆم چاکەم ئەوانە بێ یەک ڕێگی شمای ڕاگەین ئەم جارە من حەزمەوەی ئەوانە بێ کۆنگرەی نەتەوەی ببەتن نەکتێکی بزێنەوە چەند ساڵ لەمەوە پێش بەڕێز بەلا عەلی باپێری و مام جەلال ڕاگەیان جارە بێ کۆنگرەی نەتەوەی ڕابگەێنێت بێت ئەبێ چیتر خەڵکی کوردستان حیزبە سیاسەکانی هەرچوا پارتی کوردستان دژایەتی یەکتر نەکەن بەڵام سەرۆکی پارتی ئەوەی تێکدا نەیویست خەڵکی حیزبەکانی چوا پارتی کوردستان یەک ڕێگی نیشتمانی ڕابگەێن دەستکۆچی لێ یەکەم حەچی لەسەری بڕۆی بەخوا هەرەوە ماوە جەڵدە نێما بەجا ئومێدەوارم و جەڵدە بۆ خۆیان بگەڕێتەوە زۆر سپاس دەکەم. بەڵێ سپاس کاک حەکیم وازان لە برسان نابرین جەڵدە لێمانەیە سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ بەڕێزان بەشێک لە کۆمنتانە دەخێنمەوە کە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پێیامەوە بۆمان نێدراوە با پێشەوە پەیوەندیەک وەربگرین پێما بێت پەیوەندیەکەی پشتڕا ئێوەش دەتوان لە ڕێگەی کۆمنتەکانتانەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لە پەیجی پەیام تیڤی بە نووسینی کۆمنتەکانتان بێگومان بەرنامەکە دەوڵەمەندترکەن بەشێکی لەسەر شاشە بەیان بەدەردەکەوێت بەشێکی میلەردا دەخوێنمەوە دەتوان لە ڕێگەی سکایپیشەوە بە ڤیدیۆ سکایپ پەیوەندیان پێوە بکەین و گفتوگۆ پێکەوە بکەین. محەممەد هەمزە دەڵێت ئەنجامدانی ڕفراندۆم شتێکی باشە و مەرجیش نییە بگەینە سەربەخۆیی. ئیلا ئەحمەد دەڵێت نەخێر باجارێ لە ناو یەکتر دایەگرتو بین اینجابیر لە ڕیفراندۆم بکەینەوە. محەممەد گوڵ دەڵێت ڕیفراندۆم دەمانگەێنێتە بە دەرگای زاڵمان بۆەوەی زوڵمان لێ نەکرێت. ڕێبوار مەلا دەڵێت نەخێر لە سەدا هەفتای دەڵێن نەخێر چونکە ئەزانن مزایدەیەکە کەسیش نایەوە بچێتە بەردەستی ئەو دزە گەورانن کە نەیانتوانی بەرمی لێک نەوت بدەن چۆن ئەتوانن سەربەخۆیی ڕابگەێنن. فارز ئەحمەد دەڵێت بەڵێ دەمانگەێنێت بە سەربەخۆیی جاز و یان درەنگ ڕفراندۆم بۆ کوچەکی گوایە کە ویستت ببیتە سەربەخۆ ئامانجی ڕفراندۆم بەکاردەهێنیت پاڵپشتێکی گەورەیە بۆ ئەم مەبەستە. سەرۆر فازل دەڵێت ڕفراندۆم بەبێ پەرلەمان شتێکی مەحاڵە با پەرلەمان کارا بکەینەوە چاکسازی بکەین ئەو کاتە باسی ڕفراندۆم بکەین. مەولود محەممەد دەڵێت ئەمە چ بێشەرمیەکە لەلایەن ئەو پەرلەمانەی کە بەدەنگی خەڵک دروست بوو وەکو چایخانەیەک چۆن خاوەنەکەی ئێواران دەرگاکەیدا داخات و ئەوە دەرگاکەی داخست و لەلایەکی تریشەوە داوای دەنگی خەڵک دەکەن. کاک جەمالمان لەگەڵە لە کفریەوە فەرم کاک جەمال. قوربانیان سلام علیکم. علیکم السلام ورحمة الله کاک جەماتیان. بەڕێزگیان ئەگە لە سەرەتاوە مەدەت چێتین باسی ڕێکخراندنەکەین باسی وەزعی کورد بکەین کە لە سەرەتای نەڕۆژێک و دوای ئەم ڕاپەڕینەی کرد وەزعی کورد لە چیا بوو لە ژێر دەستی زاڵمانە تفەن بوو. دوای ئەوەش ئەو ئینجازاتانی کە دروست بوو ئەو ماڵانەی کە لەم شاری کفی ئێمە کە دوو سیارێتیان نەبوو ئێستا هەر ماڵێکی 5 سیار لەبەر دەرگاکەیە وەستاوە. ئێمە ناڵێنە منەتێکە لە حکوومەتەوە ئەو شتانە من خۆشم بۆ ئاگاداری پارتینین بە هیچ شێوەیەک دووریشم لە پارتیەوە زۆر بەڵام با حکومێکی واقعانە بکەین. ئێمە ئەمڕۆ هەر یەکێ لەم حزبانەی جێمە لە ناو کوردستانی کاک جەمال کاک مەسعودمان لەگەڵا لە ڕەبجی تازەوە بەداخەوە پەیوەندیەکەی کاک جەمال لە لای خۆیەوە پچڕا. کاک مەسعود فەرموو کاک مەسعود چیت هەیە ئایا ڕیفراندۆم دەمانگەێنێتە سەربەخۆیی؟ بەڵێ ئەمانگەێنتە سەربەخۆیی ئەمانگەێنتە سەربەخۆیی بە کوێرایی چاوی دوژمنانی ناوخۆ و دەرەکی. باشە کاک ئەزەت پێ دوایە کە ئەگەر کەسێک لایەنێک باس دەوە بکات کە دەبێت گوزرانی هاوڵاتی خۆش بکرێت اینجا دوایەوە باز لە سەربەخۆیی بکرێت پێ دوایەوە دوژمن بێت ئەگەر دەوڵەت هەبێ ئەنجاکو هەموو شتێکەکەی بەڕێزگیان. ئەی بەڕێزگیان لە ماوەی 26 ساڵی ڕابردوودا نەتوانراوە هەرێمێک بەڕێوە ببرێت لەیان دەسەڵاتدارانی هەرێمەوە بەبێ جیاوازی بە هەموویانەوە نەتوانراوە هەرێمێک بەڕێوە ببرێت. چۆن دەتوانێت دەوڵەتێک بەڕێوە ببەن؟ ئێوە بەڕێستان تەلەڤیزیۆنەکەی ئێوە کاتێک هەڵەتی شوێ بوون چیتە
ئازاییتان بۆ خەڵک کرد چۆن ئازاییتان لە کوێنا بۆ خەڵک کاتێک لە هەڵەبجەی شەهید بوون باسی هەڵەبجەی شەهید کەن کاتێک لێو بوون کۆمەڵی ئیسلامی و حرەکەکە ئەو کاتە خۆتانە زانوە چۆن بوون چۆن ئازاییتانە داوە خەڵک کاک مەسعود ئەگەر بکرێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی ئەوەی باشتر لە سەڵی جەنابەت بێت دەنگی تەلەڤیزیۆنەکەت بکە کاک مەسعود بەڵێ بەڵێ ئەڵێم ئێوەش تۆزێ خۆتان باسی خۆتان بکەن کاتێک لە هەڵەبجەی حکومتان نەکرد بەڵێ خۆ زانی چۆن حکومتان نەکرد ئەزانی خەڵک ئەزانیە خۆ خەڵک این نییە ملەتی کوردی لە شارەزایە چاوگوێیە کاک مەسعود لە هەڵەبجە کۆمەڵ دەسەڵاتدار نەبووە لە خوڕماڵیش پێم وایە بە سەرۆکی شارەوانەکەی حیزبێکی نەبوو فەرقی نەبوو هەروەکو یەکوا بوون فەرقی نەبوو لە ڕووی ئیداریەوە حیزبێک بەڕێوەی برد خوڕماڵ و ئەو ناوچانەکان هەرێوە بەڕێوەتانە بڕیەوە لە کاتی حرەکە بوون بەیەکوە هەڵەبجەتان بڕیەوە کرد ئازادیی زۆر بەڵێ بەڵێ کاک مەسعود کاک مەسعود بەداخەوە پەیوەندیەکەی پشڕا هیوادارم جارێک دیکە پەیوەندی بکاتەوە کێمە لەگەڵا ئەوینمان لەگەڵا دەتەکیەوە فەرموو کاگەرین فەرموو کاگەرین پێم وابێت پەیوەندەکەی کاگەرین قەتع بوو پەیوەندیەکەی نەما لەگەڵمان بەڵێ ئاوات هادی دەڵێ سەربەخۆیمان ڕێ پێ نەدرا بە کۆدەنگیز لە هێزەکان کوردستانیش هێزی بەرەنگاربوونەوەی نییە بۆ ڕیفراندۆم ئەگەر لێکەوتەی جەنگی لێ دەکرێت نەک سەربەخۆیی ئەمەش بۆچوونێکی ترە بۆچوونێکەیە کە دەڵێت لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەکە کاتێک ئەنجامەکەی ڕاگەێنرات زۆرێک لە بۆچوونەکان دەڵێن لەوانەیە شەڕێکی سیاسی ناوخۆی بە دوای خۆی دابهێنێت چێمە لەگەڵا کاک حاجیمان لەگەڵا دووەکەوە پێم وابێت پەیوەندیەکەی کاک حاجی شرا کاک عەبدوڕەحمان لەگەڵا فەرموو کاک عەبدوڕەحمان السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله. برنامجك لەسەر چی براتم؟ کاک عەبدوڕەحمان پێ دوایە پرسی ڕیفراندۆم لە ئێستادا کوردستان بگەێنێتە سەربەخۆیی؟ نەخێر. بۆچی؟ من ئەڵێم نەخێر لەبەر ئەوەی ئەم ڕیفراندۆمە بە هیچ شێوەیەک ئەسڵ و ئەساسی نییە بەس بۆ حیزبێکەوتەوە هەروەی. چۆن ئەزانی ئەسڵ و ئەساسی نییە کاک؟ چاگەزانم کاکە چاگەزانم. ئەنا بەزانم تۆ بڕۆ کاکە جارێ ساڵێ بەرمیلێ نەوتی نەیتوانێ بیرەوە مامێوەتە ئێران ئاوەکەی گرتێتەوە کاکە دەبڕە بەری دێرەوە کاکە بڕە جارەکە چاکە دێنێ لە منتیقەی خەنەکان و دووکان حەودانە نەفەر شەلوپەت بوون ئاخر ئەمە ڕاستە بەڵێ کۆرە بابە ڕیفراندۆمێکی وشتی چی ڕیفراندۆمێکی کاکە کاک عەبدوڕەحمان پێ دوایە لە ئێستادا ئەم ڕیفراندۆم و سەربەخۆیی کە باسی لێوە دەکرێت بتوانرێت بکرێتە هەوێنی ئاشتی بۆ پێکەوە ژیانی تەواوی لایەنە سیاسیەکان لە دوای ئەنجامدانی ڕیفراندۆمەکە و سەربەخۆی هەرێمی کوردستان؟ بە هیچ شێوەیە ئەڵێ من خۆم سربوومە خۆم دەوڵەتم ڕاگەیاندووە. بەڵێ کاک عەبدوڕەحمان کاک عەبدوڕەحمان پێوان بێت پەیوەندیەکەی پچڕا کاک ئارامە لەگەڵ لە سلێمانیەوە فەرموو کاک ئارام. سڵاو دەستخۆشی بەرنامەکە لێگەم. زۆر سپاس دەکەم کاک ئارام. دەربارەی ڕیفراندۆم پێم باشە بە سەرکەوتویی بکرێت. بەڵێ خەڵک بەگشتی بەشداری پێنتیاجکە شتێکی مەسیریە سەد ساڵی تریش نابینین کە دوو وڵات لە پەنامانە بەم جۆرە لاوازن.
بەس کاک ئاران پێ دوانیە ئەبێت ئەبێ لایەنە سیاسیەکان پێشەوە تەبابن کۆدەنگیەک دروست ببێت بەڵێ بەڵام پێشتر ئەم وڵاتانی چواردەورمان سوودیان لە چۆنەڵی شکستی کوردستان بینی و بۆ ناتەباییەوە ئێستا ژەمە پێویستە سوود لە ئەو شکستی ئەوان بێنین کە دووڵات لە پەنامان تەخت بوو 100 ساڵ تر ئەو نابینینەوە بۆیە پێم باشەدا و شعرەمان بەسەرا دووبارە نەبێت و کە کات خۆی بۆ میرگشتەکە وتراوە وت ئەبەد ناگا بە مەقسەد نۆکەری بێگانەیە دوو و پیسن لەگەڵێت بۆیەوە بێلانێ کاگاران پێ دوایە سوودمان لەو شەڕە بینیوە کە براکانمان پێشمەرگەکانمان لە دژی تیرۆستانی داعش دەیکەن پێ دوایە لە ڕووی سیاسیەوە سوودمان لەمە بینی بێت بۆ پرسیارەکە دووبارەکەیتەوە پێ دوایە لە ڕووی سیاسەوە سوودمان لەوە بینی بێت کە برا پێشمەرگەکانمان لە بری دنیا لە بەرەکانی جەنگە ئەجەنگێن پێ دوایە سوودمان لەم لایەنە بینی بێت ئەوە سوودی ئەبێت بێتە سۆزێکی نێودەوڵەتی هەیە و ئەگەر سە ساڵی بەسەرا تێپەڕێت ئەو سۆزە زۆر لاوازە دۆشتە بی دەچێتەوە اینجا لەبەرەوە ئەگەر ئەم ریفراندۆم ێستا نەودوژێنرایان باسە دنیا بە 2027 کە 10 ساڵی ترەگات هەر ئۆپۆزیسیۆنەکانیانت ئەوڵایەت دە پارلەمەوت پێشبیرنەوە بکرێتەوە ریفراندۆم بکرێت لەو کاتی کە دوو وڵات لاواز لە پەنامانە سۆزی نێودەوڵەتی هەبوو بۆ هێزی پێشمەرگە بۆ کوردستان بۆیەتە باشتری ئەو کاتە باشتری پرسەد و بەڵام لەبەر هۆی مادی و تەماعیان لە سامانی وڵات ئەم شتیان نەکردو بۆ زمانەوەی کورسی خۆیان ئەم قسانە ئەترات 2027 وەک گێڕەکانی هاملێت لەبەرمە ئەزان کام قسانە ئەدرا اینجا بۆیە ئەگەر ئەم خەڵک جوێنەیەتی ئەگەر مەدەستان چاکسازی بێت 4 ساڵداری هەموو حیزبەکان کردیان لەژێر دەستمانە ئەتوانی دەنگی پێ بێ ئەتوانی دەنگی پێ بۆ یەک شتی تر هەیە من ئەگەر بڕیار بێت چاکسازی بکەم دوای دەوڵەتی کوردیش دەتوانم چاکسازی بکەم بەڵێ سپاس بۆ جەنابەت کاگارام سپاس بۆ پەیوەندیەکەت کە لە سلێمانیەوە لەگەڵمانە بووی کێمان لەگەڵا کاک خالیدمان لەگەڵ لە ڕانیەوە فەرموو کاک خالید کاک خالید کاک خالید گوێبیستی دەنگی منیت کاک جەلالمان لەگەڵە لە سەر و چاوە فەرموو کاک جەلال بەڵێ بەڕێزە کاتت باش زۆر سپاس دەکەم کاک جەلال چاوەکەم بەڕێزی بەنسبەت ئەو پرسە بەڕاستی لە تەلەڤیزیۆنەکەی گۆ حەقوای ڕابگەیەنرێ کە باشترین شت بۆ کورد ڕیفراندۆمە بەڕاستی چونکەوە کاگاران لە سلێمانی کتی 15 ساڵی کەژبێ ئەو شتە دەبێ هەر بسێ دەسەکرێوێ سەر بەخۆی ڕابگەیەنێ دەبێت ئەمیشتە هەر بکات بەڕاستی ئەگا داواکارین لە تەلەڤیزیۆنەکان لە ڕاگەیانەکان خەڵک وا لێ ڕابێنن کە ئەوە بکرێت دواتر ئەگەر بیانەوێ عقوبەی هەر حیزبێک بدەن هەر لەیان بدەن بادەنجی پێ نەدەن پاشەنجین هەڵبژاردنە ئەمێت ئەگەر بمەوێ دەنگ بە هیچ حیزبێک نەدەم لەبەرەوەی زۆمم لێکراوە لەبەرەوەی دەبینم خەڵکێک ڕەهایی دەژی بەڵام بەنسبەت سەربەخۆی بەنسبەت کوردی خۆم هەردەی سەلمێنم بەڕاستی یعنی ئەوە هەردێکی گەورەیە لە کورد دەکرێت وەک ڕاگەیان کاران بەڕاستی بەس کاک جەلال ئەگەر بکرێت و دەنگەکان بەو شێوازە نەبن کە کۆمەلگای نێودەوڵەتی احتراف بە ڕیفراندۆمەکە بکات احتراف بەوە بکات کە هاوڵاتیانی کورد لە خۆشگوزەرانیان و داوای سەربەخۆیەکەن و سەربەخۆییانەوێت کە نەتوانێت ئەمە بکات ئەی دوایی چی کاکە با ئەوە دامانە ئەو دیرە هەمووی دز بوو سەر و بەرتر هەمووی دز بوو بەڵام ڕۆژێک دێ خەڵکی باز تێرستا حکوم بەس با حکومی خۆمان بێ ئێستا ئەگەر ئێوە بڵێن ڕیفراندۆم نەکەیت چ بکرێ باشە ئێستا پێویستە لە هەر کات ساتێکدامین ئەگەر لە بسا بمری ئەو شتە هەر بکرێ بەڕاستی کاک جەلال ڕیفراندۆم پێ دوایە بۆچیە سەربەخۆیی بۆ چییە کاک جەلال بەڵێ ڕیفراندۆم سەربەخۆیی بۆ چییە ینی بەڕێزم ڕیفراندۆم کاتێککە لە دەستا کاتێکی بەقوتە لە دەستی کاتێکی نێودەوڵەتیە بەڕێزەکەم یعنی خەڵکی ئێمە با بەغەڵەت تێ نەگات با لە کەسی حساب نەکات با منداڵێک بڕیار بدا هەر کەسێک بڕیاری داوە تاکە دەستی خۆش بێ با ئیش باشە بۆ میلەت با بکرێ با خەڵکی ئێمە دەنگی خۆی بدا بە باشە بەڵێ کاک جەلال یعنی لە بەدیلی ئەوەی پێچوانەی بۆچوونی جەنابەت هەیە کە دەڵێت ڕیفراندۆمەکەی ئێستا بەبێ پەرلەمان کراوە با ئەوش بە ڕێککەوتێکی حیزبەکان بکرێن ئەو حیزبانە بەڵێ سپاس بۆ کاک جەلال سپاس بۆ پەیوەندیەکەت کاک جەلال با کاک هۆگر وەربگرین کاک هۆگر فەرموو
بەڵێ سپاس پێما بێت کاک هۆگر پەیوەندیەکەی قەتع بوو بەڵێ بەڕێزان بۆ چوونەکان زۆر جیاوازن هەندێک پێی وایە کە ڕیفراندۆم بکرێت هەندێک پێی وایە کە لە ئێستادا نەکرێت ناسیح ڕەسوول دەڵێت بەڵێ بۆ سەربەخۆیی سەرۆک ئاپۆ دەڵێت نەوەڵات دەمانگەێنێتە دۆزەخ گەنجێکی پیر دەڵێت ماڵوێرانیە دایکی محەممەدمان لەگەڵ لەستەبارەوە فەرموو دایکی محەممەد السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله دایکی محەممەد بەڕاستی من دەڵێم نەخێر بەڵێ چونکە هەست کە سێستەی کەناڵەکان کە نەخێر چونکە هەر ئێستا سەیرەکەی بنانەسەرگان بۆتەوە ئەم کێشانەی کە هێرقەی هەرێمی کوردستانی تۆ هەموو بنانە سیاسیەکان خەڵکی فەقیر واژاریان کردو بە سوتەمەنی بەبێ ئاو کارەبا و سوتەمەنی لە هاوینە خەڵک گەرمایەکی پەنج سەد لەبەر فەرمانە بەرچی بکە هەست کاتێک منە اینی دەرەجە یەکم بۆکرا وەکو دەرەجوش ناژێتمە وڵاتەکەمە پێشمەرگە فڕەتی سنگی بەگلۆ نامایی بە پێزبەتە دەخۆشیە قاقان سەتە لە پیش پێ دەکەم سەیری سارەکانیانەکەی ستانیان لێ دەکەیت ئایا ئەمە چ بەسەر بەخۆی کوردان خۆی دادی نیست بەڵا دەبێت حکومەتی هەرێم مەمنوعی ئەم زۆرە کەناڵانە بێژوشیان لێ بگرێت داخۆ حاڵاتی گەڕێنەوە بۆ نەوەبوو خۆم هەش بووی کە بکە تاکو تەرمدا ئەو لە دڵمان گەرم بوو ئایا ئێستا بۆچی دایکی محەممەد پێم وایە پەیوەندیەکان لۆدێکی زۆریان لەسرە سپاس بۆ دایکی محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هاشمان لەگەڵە لە تەختەخەوە فەرموو کاک هاشم هێوارە باش باشتر بۆ جەنابەت کاک هاشم بەڵێ وەڵا تەوەرەکەتان جوان دەستخۆشی لەکەم سپاس دەکەم من بەڕاستی پێم سێرە خەرجەکانێک باسی ڕیفراندۆمەکەن کە باس لە ڕیفراندۆمەکەن خۆیان بەخاوەنی هەموو خەڵکی کوردستان ئەبدانێت برا بەڕێز دەکەم من پێت بڵم بە دڵنیاییەوە هەموو تاکێکی کورد لەسەر ئاسی ئەم جیهانە پێی خۆشە کورد ببێ بە دەوڵەت ڕیفراندۆم بکرێت بەڵام برا بەڕێز دەکەم ئێمە لە ساڵی 2005 ڕیفراندۆمێکمان کە 1970 دەنجی هەرێمی کوردستانی بەدەستێنا لە کاتێکا کورد لە باشترین ئاسا بوو کورد لە خەڵکی باشی هەبوو بۆ نمونە کەسێ لەوانەکە بەڕێز مامدەلال نەک بڵێمە خەڵکی کێشێتیان قسێ بکەم یعنی سەرکردەیەکی کاریزما بوو ناوبانجی هەبوو ئیشی بۆ ئەکرد هیچمان پێ نەکرا یعنی من هەست ئەەکەم ئەم ڕیفراندۆمە بووە بە شتێک چۆن بڵێ کات خۆی بەڕێز مامدەلال ڕیفراندۆمێکی کردووە ئێستا لێرە کات موسعودی ڕیفراندۆمی شتر بکە وەک کەسایەتێک ناوبێر بکە برا بەڕێز دەکەم ئەمە ئەوها ناکرێت تۆ میلەتەکە تەمەشا بکە خەڵک نان نییە بیخوا بڕ تەمەشای حاڵی پێشمەرگە بکە لە سەنگەرانە من خۆم هەر سێ ڕۆژەکەی دەژن لە سەنگەرەکان بوومە بڕۆ تەمەشای حاڵی پێشمەرگە بکە لە سەنگەرەکان بەم گەرمایە تۆ نەتوانی موبەڕیدێکی 200,000 بۆ هێزەکە دابین بکەیت دوای تو باید چێکی برا بڕ تەمەشای قەتەر بکە ڕەنگە دەنابتەوە سوود لە وەرگیرا بە سوودی سیاسی لەوەی کە پێشمەرگەکان لە بەرەکانی جەنگا بەم گەرمایش لە بری دنیا جەنگەکەن لەگەڵ تیرۆریستانی داعش پێ وایە سوودی سیاسی لەم لایەنە وەرگیرا بێت خۆی دەزان چ لەبرا بەڕێزەکەم پێشمەرگە کراوە بە ئەمرازێک پێشمەرگە بەکار دێ ڕۆژانە بەکار دێ لێرە و لەوێ بۆ مەرامی سیاسی خۆیان بەکاری هێنن برا بەڕێزەکەم یعنی ئەم برادرانە کە ئەڵێن ڕیفراندۆم با خەڵکی لە برسا بمرێ با بە من وڵ هاوڵەتەکەم لە برسا من کە ماڵ منداڵەکەم لە برسا مرد دەوڵەتم بۆچیە کاتی دەوڵەت مێە ماڵ منداڵەکەم ژیانیشی خۆشی بۆ دابین کرابێ دوایە من برا بەڕێزەکەم ئێوە ڕاگەیاندکار لەم باشتر دەزانن فەرموو قەتەر ئەمە 15 ڕۆژە 15 ڕۆژە 20 ڕۆژە کاکە تۆ بڵێ مانگێکە چەند وڵاتێکی زلهێش پشتگیری ئەکا هێشتانەکە بڕۆ تەماشاکە نان دەست ناکرێت لە قەتەر برا بەڕێزەکەم ئابوورێکی چەند بەهێزیە بە ئابوورێ جوانەکەیانەوە بەسەر بە خۆ جوانەکەیانەوە چیان بۆ خەڵکی کردووە برا بەڕێز دەکەم ئێمە با حەزەکەم ئەو سەرکردان تۆزی هۆشیار بن وەڵا میلەت هۆشیارە وەڵا میلەت زۆر هۆشیارە بەڵام بەداخەوە ئێمەی کورد سەرکردەمان نییە برا بەڕێز دەکەم من ئەگەر زیاتر لە تۆرەکەشتان بگرم کاتێک بازەکرا ساڵانی پێشەوە دەیان گوت کورد لەم ناوچەی ئەگە بە دەوڵەت و کورد و ئابەیە ئەوە ئێمە بووین بەڵام بەداخەوە سەرکردایەتی سیاسی کورد دۆڕاندی ئەوە سووریا ئێستاکانە ساڵح موسلیمێکی کەس نەیەناسی ئێستاکانە متمانەی ئەمریکا و رووسیاشی بەدەستهێناوە برا بەڕێزەکەم یعنی ئێمە بەڕاستی زۆر بەداخەوە سەرکردەکانمان هەر لە دوای دەسەڵات و یعنی بەداخەوە یعنی بەداخەوە میلەتێکی ئازای میلەتێکی دووسۆدە وەڵا خەڵکی مە زۆر پەیوەندیەکەت کاگاشم سپاس بۆ پەیوەندیەکە جەنابەت سپاس بۆ تۆ زۆر سپاس کاک شاهۆمان لەگەڵایە فەرموو کاک شاهۆ پێما بێت پەیوەندیەکەی کاک شاهۆ قەتع بوو
کاک ئاراسابیر دەڵێت بە بڕای من نەخێر بەڵکو دەبێت هۆی دواخستنی سربەخۆی. جەنەڕاڵ دەڵێت نەخێر وەزعی کوردستان خراپتر ئەبێت و ڕۆژگارێکی زۆر سەختمان لە پێشە. کاتێک ڕیفراندۆم بکرێت کوردستان پێویستی بە ڕیفراندۆم نییە بەڵکو پێویستی بە سەرۆکێکی تازە و عاقڵ هەیە کە چاوی نەبڕێتە مڵکی میلەت. گۆران پێنجۆنی دەڵێت ڕیفراندۆم بە کەسی خوێندەوار دەکرێت نەک بە کەسانێک بە پارچەیەک لە خەڵکی هەرێم بڵێن هەڵپەڕن. پێما بێت ناوەکەی کاک سەید یاسرە کوێمان لەگەڵا کاک یونس لە تەکیەوە. فەرموو کاک یونس. کاتە باش باشتر بۆ جەنابەت کاک یونس. باسی بەڕێزم زۆر سپاس دەکەم. وەڵای بە نسبەت ئەم ڕیفراندۆم و ئەم شتانە وەڵای گشتی چاواشەکاری بۆ ئەو خەڵکە بۆ شکستەکاریان بپۆشتووەمانە ئەگینا ڕیفراندۆم وا نابێت. ڕیفراندۆم کاتی ئەکرێ کە حکوومەتێکی عەدالەت میلەتێکی عەدالەت وەمەڕ مەسئول مستەقلی عەدالەت ئەمانە هەمووی جزو چەتن بەتەمان ڕیفراندۆم بکەن بکەن بە سەد فەقیر وەژار ئەو لە مەعاش و لە مەعیشەتەی بەتەما ئەوەش نێری ئەمە کاک یونس پێ دوای ئەو ڕیفراندۆمەی کە لە ئێستادا دەکرێت پێ دوایە چۆن ڕیفراندۆمێکە ئامانجەکانی کورد بەدی دەهێنێت؟ نەوەڵە بەڵێ ڕیفراندۆم کاتێکرێ هەموو حیزبەکان ڕێکەوە لەسەر پەرلەمان لەسەر سەرۆکایەتی کەوا سەرۆکایەتی بێ لەناو خەڵکە هەڵژێر دێت لە پەرلەمان ژێر درێ بەڵام سەرۆکێک بیسویتن 4 ساڵە سەرۆکە تا ئێستا وەکو جۆرەکەی حکومی وڵاتاکە. بۆ کاک یونس ببوورە تەشیر مەکە و تکایە بەبێ ناوزڕاندنی هیچ کەس و لایەنێک بێگومان ئەم بەرنامەیە سەکۆی هەموو هاوڵاتیەکە بەڵام تکایە بەبێ ناوهێنانی هیچ کەسێک هیچ لایەنێک ناوی ناوزڕاندنی هیچ کەسێک با کە ئێمە باز لە گەندەڵی دەکەین باز لە گەندەڵی و فەسادی سیاسی و زۆر شتی دیکە دەکەین با ئێمە لە خۆمانەوە دەست پێ بکەین هەوڵ دەی خۆمان چاک بکەین. کاک ئیبراهیممان لەگەڵ لە سلێمانەوە. فەرموو کاک ئیبراهیم. بەڕێزم کاتێ باش. هەموو کاتێکت باش کاک ئیبراهیم. بەڕێجا ڕیفراندۆم کام دوو حیزبە ئێستای بۆکەن بۆ مانەی خۆیانە. بەڵێ ڕابێ ڕیفراندۆم بکرێت تا چەند ساڵێکی نادیار ئێمە هەڵبژاردن ناتوانین بکەین. بەڵێ پێ دوایە ئەم ڕیفراندۆم ئێستا کە باسی لێ دەکرێت بۆ دواخستنی هەڵبژاردنەکانە. بەڵێ بەتاکید ئەما ڕیفراندۆمە بکرێت ئەم دوو حیزباڵێ ئێمە دەنگمان بدەبێنە خەڵک دەنگیاوە بە ئێمە ئەوان هیچ تابێکی تر ناکەن یەکی گۆ کات مەسعود دەنگی تێ بێنە مێنێتەوە لەسەر کورسیەکەی ئەڵێ خەڵکە دەنگیاوە بە من وەکو چۆن جارەکەی لەسا هەفتای چەند من دەنگم هێنا با خەڵک وشیار بێت بە هیچ شێوەیەک لێکیان خۆم لە عایلە خۆمکە ناچوو بۆ ئەم دەنگە هەتا پەرلەمانکاران نەکرێتەوە باشە سەردەخۆی لە چۆن ڕابێنین ئێمە دنیای قەرزاری ئەم خەڵکە چی تایبەتی پارەکەەوە ئێمە معاملە بکەین. پێشنیارت چییە بۆی هەموو ئەمانە چارەسەر بکرێت کاک ئیبراهیم؟ ئەبێ ئیلا بیلا ئەبێ لە ڕێی پەرلەمانەوە چارەسەر بکرێت. بەڵێ یەک ڕۆژانە کابرایە دەوی و لەسەر هیچ لە تەلەڤیزیۆنە ئەی و پێویست ناکە پەرلەمانەی ناتوانێ ئەم شتانە بکات شتەکە دیاریش بوو چێ بوو. بەڵێ پێ دوایە بەبێ کاراکردنەوەی پەرلەمان ڕیفراندۆمێکی تەندروست و یاسایی ئەنجام بدرێت؟ ڕناکەم سەرکەوتوو دێت و ئەنجامیشی نابێت یەک دەرەک ئەنجامی نابێت. تۆ وەکو هاوڵاتی ئێعتراف بە ئەنجامەکەی دەکەیت پێ دوایە باوەڕ پێکرابی ئەنجامەکەی وەکو هاوڵاتی؟ مەگە چۆن ها من ئەو فەڕێگەیەنم لە سا 50 هەتا 55 زۆر ناخۆشە بۆ ئێمەی کورد کە ئەوەنە دەنگ دێنێت. باشە کاک ئیبراهیم تۆ وەکو هاوڵاتیەک زۆربەی ئەو سەکردانی کە باز لە ڕیفراندۆم و سەربەخۆی دەکەن دەڵێن ئەمە داواکاری هاوڵاتیانە تۆ وەکو هاوڵاتیەک چی داواکاریەکەت هەیە لە دەسەڵات؟ من پێش هەموو شتێک ئەمێ دەسەڵات ئەمێ پەرلەمان کاراترێتەوە بەڕاستی ترا بێ سەرۆکاتی هەرم هەموار کرێتەوە هەر دەسووری کوردستان هەموار کرێتەوە چاوبشێنن بەسەر ئەم داهاتی کوردستانە ئەم شتانە بکرێت ئەمجا دوای ئەوە ئیشەڵایەتی دەستە بینی ڕێفراندۆم ئێمە ناتوانین بەڕاستی. سپاس بۆ کاک ئیبراهیم لە سلێمانەوە لەگەڵمانە بووی. کاک ئیبراهیم گیان سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس. ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی دیکە کێمان لەگەڵا کاک ئومێد لە سلێمانەوە. فەرموو کاک ئومێد. بێت پەیوەندێکی کاک ئومێدیش پشڕا. بەڵێ گەشتیار دەڵێت ڕیفراندۆم هی کورد نییە بەڵکو هی حیزبێکە تەنها بیر لە مەسلحەتی خۆی دەکاتەوە.
ئەمانە زۆربەی ڕێی هۆڵەتیانە بوون کە پەیوەندیان کرد و کۆمنتیان نووسی ڕێی جیاوازیان هەیە و بۆ چوونەکانیان جیاوازە هەندێکی پێ وایە ڕیفراندۆم بکرێت باشە هەندێکی پێ وایە نەکرێت ئەچینە لای پەیوەندێکی تەلەفۆنی بزانین کاگالان ڕێی چیە لەسەر ڕیفراندۆم کاگالان فەرموو ئەم کاتە باشاوەکەم باشتر بۆ بەڕێزت کاگالان بە قەناعەتی من بەم شێوە و بەم شێوازە کە ئێستا بدیلەکێتەوە هیچ ئەنجامێکی نابێت و قەناعەتی من وایە ئەمە بۆ سەربەخۆیش نییە تەنها شتێکی سیاسیە و فقط بەڵێ بەڵێ کاک ئالان پێت وایە ئەو سەربەخۆی کە ئێستا داواکرێت یانەوەی کە ئێستا هاوڕی بۆ دەدرێت ئەو سەربەخۆیە بێت کە خەونی میلەتی کووردە ئەو سەربەخۆیەیە کە دەتوانێت خەونەکانی تۆ یان مافەکانی تۆ دەستەبەر بکات نەخێر من بە قەناعەت و ناوڵی خۆمان تەواو نەبێت من یەک شتێ بۆ باسەکەم هێزێکی گەورەی وەکو بزنەوەی گۆژانی یاوەکو کۆمەڵی ئیسلامی کە هیچ دەبێت هیچ دەبێت بخاوەنی دەسەدا 30 بۆ 35 دەنگدەری ئەم هەیە من ئەگەر بێت و ئەمە ئەمە یەکێکە لە کێشە گەورەکان کە ئێستا دیارە ئەگەر بێت و ئەم دووهێزە قەناعەت بەم دووهێزە نەکرێ بە شێوەیەکی یاسایی و لە پەرلەمانی کوردستانەوە نەبێ قەت قەناعەتم بەوە نییە ئەم شتە بگاتە ئامانج ئەگەر لە 160 بێ لە 155 بێ لە 165 بێ ئەمە شتێکە بۆ سومعەی وڵات بۆ سومعەی میلەتەکە شتێکی نەخوازا و خراپە بەڵێ سپاس بۆ کاگالان لە سلێمانیەوە لەگەڵ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک عوسمانمان لەگەڵە لە پیرەمەگرونەوە فەرم کاک عوسمان کاک عوسمان وێت پەیوەندەکەی کاک عوسمان شرا بەداخەوە لەودێکی زۆر لەسەر پەیوەندیەکان هەیە کاک سەرۆر فازی دەڵی ڕیفراندۆم بەبێ پەرلەمان شتێکی مەحاڵە با پەرلەمان کارا بکرێتەوە چازاسی بکات ئەو کات باسی ڕیفراندۆم بکەن بەڕێزان هاوڵاتیان بە شێوازی گشتی وکووتمان ڕاکانیان زۆر جیاوازە لە ئێستادا بەداخەوە ماوەڵێکی تەندروست لەگەڵ ڕیفراندۆمدا ناکرێت لەلایەن حیزبە سیاسیەکانەوە باچین لای پەیوەندێکی دیکە لەسەر هێڵنەمێنێتەوە کاکشاوەمان لەگەڵا فەرم کاکشاوە ئەم کاتامەش بەڕێز باشتر بۆ بەڕێزت کاکشاوە سپاس دەکەم بەڕێی من ریفراندۆم لەم کاتەیە هیچ ئەنجامێکی نابێ بۆ کوردستان بەڕاستی بەم سەرکردانی ئێستا دەوڵەتی سەربەخۆ ریفراندۆم نابێت لەبەرەوەی ئێمە ئێستا حالیان من لە ناوجەرگەی شاری سلێمانیام دەقەنادەقەی کارەوا ئەڕێڵی منجەنیقە ئەمانە بەتەمان بە چ دەسەڵات و بە چ قوت و توانایەکیانەوە ریفراندۆم بکەن و حکوومەتی کوردی بەرن بەڕێوە بەڕاستی ئەوە ئێمە لەبەر سامانایە ئێران دوێنێ هیچ نەبووە خێراها لێگرتینەوە ئەگەر بەیانی دووبیانی شتی کەشی بەسەرا بێ سنوورەکانمان لێداخە ئەبێ مەسینەیە بکرین بە 50,000 دیار لە ناو خۆیانکە ئەو هەمان سەربەخۆیەکە دەتوانێت مافەکانی تۆ دەستەبەر بکات دەتوانێت کارەبا و ئاو بۆ جەناب بچاو بکات کە ئێستا جەنابەت باسی کارەبات کرد دەتوانێت ئەو کارەبایەکە ئێستا باسی دەکەی چارەسەری بکات کاکشاو پەیوەندەکەی پشڕا ئەچینە لای کاک بەختیار لە 3 ساعت کاک بەختیار فەرموو کاتم کاتی باش باشتر بۆ بەڕێزت کاک بەختیار سپاس دەکەم باش براکەم زۆر سپاس بەڕێزی من پێم باشە کورد هەمی ئەوەی کە بڵێن معارەزەیە لە دەسەڵاتیان یاوەیژی کە لە دەسەڵاتە بە بەڵەیەک دەنگ با بۆ ئەم ڕیفراندۆمە بە حوکمی ئەوەی ئەمە هەلێکە کە تاقیب بکرێتەوە ئەگەر بۆ ئەم ساڵە بۆ 2 ساڵی ترە بۆ هەکەیە ببێ لەوانەیە باشتر بێت لەوانەیە ئەم سەرۆکانی کە ئیسە داوایەکەن کاتێک ئەمە بە عەمەلی کوردەکە هەر بە ژیانە نەمابن بە حوکمی حەزەکەم جەنابی ئەمەکو بەڵێ سپاس بۆ کاک بەختیار لە 3 ساعت پێما بێت دەنگەکەی بە باشی ناگاتە لای من سپاس بۆ تۆ کاک بەختیار گیان کاتمان زۆر کەماوە کاک بەختیارمان لەگەڵە لە پیرەمەگرونەوە کاک بەختیار فەرموو کاک بەختیار کۆتا پەیوەندیە لە پیرەمەگرونەوە کاک بەختیار بەڵێ ئەم کاتتان باش باشتر بۆ بەڕێزت کاک بەختیار زۆر سپاس ئەم کاتتان باش باشتر بۆ جەنابەت کاک بەختیار گیان فەرموو وڵی بەڕێزم بۆ مەسلەی ڕیفراندۆم فرسەتێکە لەدەست هەموو تاکێکە کە پێ خۆشە بکرێ
بەڵام کردنی ڕوسیاندووریش پێویستی بە کار هەیە پێویستی بە ئیش هەیە من بەڕای خۆمیان بۆ چوونی خۆم دەبێت پێش هەموو شتێک بین ناوماڵی کوردی ڕێبخرێتەوە هەموو لایەنەکان لەسەر دەستی هەماندا ئەم ڕوسیاندۆمە ڕابگەیەندرێت دووەمیش دەبێت ئێمە تەماشا ئەو بکەین ئێستا لە خۆدان ڕوسیاندۆم کرا خەڵکێکی بەسەراتوە بەڵێ بەڵێ سوپاس بۆ کاک بەختیار بووبورە لۆدێکی زۆر لەسەر پەیوەندیەکان جاجارێک بۆ خۆیان دادەخرێنەوە بەڕێزان ئەمە ڕێی هاوڵاتیان بوو ئەمە بۆچوونی هاوڵاتیان بوو بۆچوونەکان بێگومان جیاوازن بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان بەشێکی دەڵێن بەڵێ بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان بەشێکی دەڵێن نەخێر بۆ سەربەخۆیی هەرێمی کوردستان دەبێت مافەکانمان دەستەبە بگرێت پێشەوە پەرلەمان کارە بکرێتەوە بەڵام لایەنی دووەم پێی وایە کە سەربەخۆیمان ڕاگەیان ئەو کات بە هەموو ئاواتەکانمان دەگەین و چاکسازی دەکرێت و زۆرشتی تر لە پێناو هاوڵاتیاندا بەڕێزان ڕێزی محەممەد کەمال و تاوی هاوکارانم قوڵ فەرموون تا بەرامێکتر و بێگەشتەوەیتر بەخوای گەورەتان ئەسپێرم هەر شاد بن. لە مەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕۆژوو شەشەڵان دەکەین. پرسیار ئاڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم لە دوای مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی شەوال دێت. لە مانگەدا ڕۆژوی شەشەڵان هەیە. شەشەڵان بە واتای چی و پاداشت و ئەجرەکەی چۆنە؟ کەسێ مانگی ڕەمەزان هەمووی بگری ئەو ساڵ بە دوایشە 6 ڕۆژ لە مانگی شەوال بە ڕۆژوو بێ وەک ئەو وای هەموو ساڵەکە بە ڕۆژوو بوو. شەوالەکە ئەڕوات شەوالەکە یەک مانگە بەڵام قەرزەکە حتا تەمەنی تۆ ما بێتۆ دەتوانێت ئەو قەرزەیە بدەیتەوە. یەکێک لە نیشانەکانی قبوڵبوونی ڕۆژوی ڕەمەزان بەردەوامی لەسەر عیبادەت